زیانەکان زۆرن بەڕاستی بڵێم لەسەر یەک و دوان و ئەمانە ناوەستێتەوە جینۆساید و قڕکردنی ژینگەی کوردستانە. ینی ئەبێت هەم حکوومەتی هەرێم و هەم هاوڵاتیش هەڵوێستی هەبێ لەویە بەڕاستی ئەمە کارێکی نەشیاوە بۆ هەرێمی کوردستان کە بەم شێوەیە دارەکان ئەبڕێتەوە سەوزایی کوردستان قەتڵ ئامەکرێت هەر دارێک کە ئەبڕێتەوە هەر دارێک کە بیدات سەوز ئەکرێت کاتێکی زۆری ئەوێ بڕینەوەی دارێک وەکووە کوشتنی چەند مرۆڤێک بێت. ئەنی زەرەر و زیانەکانی باس ناکرێت ناتوانین باسیکەین بکرێت ئەوەی کە باس کرێت و یا لە چوارچێوەیەکە دابدرێت زیانێکی زۆر بە ژینگە و هەرێمی کوردستان بەتایبەتی هەرێمی کوردستان بە ژینگەی کوردستانیش ئەگەیەنێت. خۆی هێرشکردن هەرچ جێگای کە هێرش کرێتە سەری بۆ مرۆڤەکان و بۆ ئاژەڵ و بۆ ژینگەی و جێگایش ینی زیانێکی زیاد لە حد پێگەێنێ ئەوەی کە ئەوانێکەن ئێستا جگەلەوەی کە هێرشەکەن و خاکە داگیرەکەن هەستاون بە بڕینەوەی دارەکان تۆ کە دار نەما ئاژەڵەکان لە ناوە چند جێگایان نامێنێ اینجا وشکە ساڵی لەو جێگای دروستە بێ بە جێگای بە کەڵکی جێگا نامێنێت کە هیچ بوونەوەرێک ژیان کا لەوێ ئەگەر ئەمە ڕێگری لێ نەکرا و کۆتای پێ نەهێنرا ڕێگاری کە زۆرێکی نەبەر وەکو خۆپیشاندانی سەرتانسەری ئاگادارکردنەوەی کۆنسوڵانی وڵاتانی دەرەوە کە لە هەرێمی کوردستانن ئەگەر ئەوەش هەر چارەسەر نەکرا ئەو کاتە ئێمە توانین وەکو گەلی کورد بچینە سنوورەکان ینی ئەمە بوونمان هەیە وجودمان هەیە ڕێگری لێکەین چۆن کۆتایی بەدارەکان هێنە با کۆتایی بە ژیانی ئەو خەڵکەش بێنێ